پیغمبر عليه الصلاة والسلام أفرمي ما ظهر في قوم الزنا والربا إلا أحلوا بأنفسهم عذاب الله. هيج القوم يكني الزنا والربا يتيازور به عذابي خوايان بو حلال بوا. كردستانيش عذابي خوا لسري حلاله. هر کسی پی خوش و پی ناخوشه. زنا وکو او خواردنی لی هاتو لکردستانی ایمه. ئەوەندە زۆر بووە نەوەکو ئەوەی کەوەها گەنجە و سەرکەشە و لەگە کچێکا بڕوا لە نادیەکان بەڵکو خاوەن پیا و ژندارەکان زینا ئەکەن خوا بمان پارێزێ خاوەن مناڵەکانەوانی کە دووسێ مناڵی هەیە لەگەڵ ژنی خەڵکا عیلاقی هەیە خوا بمان پارێزێ. ئێمە شتانێکە بیسین لایق نییە بۆ ئێمە باسی بکەین. لەمانە پرسنەوە بۆ سەر و ڕیشت سپی بوو بەخوا ئەگەر جەڵدەش لێمدا نەحەقم نییە. هێندە قسەی سەقەت و ناشین ئەبیسی لە خەڵک تەلەفونت بۆ ئەکا. بۆیە زینا لە وڵاتە وەکو ئاو خواردنی لێ هاتووە. ئێستش ئەوەی کەوەها یەک تۆزێ وشیار بێتی ئەگا. زینا هێندە جوان کراوە، هێندە خۆش کراوە، هێندە ئاسان کراوە. ئەگەر ئافرەتی خۆشمانەوە نەکەن لە وڵاتانەوە بۆمانەهێنن. فەحسیان بۆکەن بزا توش بوونە یا توش نەبوونە. ئەنجا ڕیبا خواردنیش لەگەڵ زیناکە بەرامبەری زیناکە زیاترە. أحلوا بأنفسهم عذاب الله. ئێمە سزای خوای پەروەردگار داگیر بکرێن، دارکاری بکرێن، ماڵمان تاڵان بکرێ، باران نەبارێ، هیچ گلەی مەکەن لەبەر ئەوەی وا نەزانی خوای پەروەردگار لەبەر پیاوێکی چاکی وەکو تۆ کە ئاگار لە هیچ شتێ نییە خزاویتە ماڵی خۆتەوە خوای پەروەردگار عەزاب بنێرێ لە بێبارانیە پشکت بەرناکەوێ ئاوارە بی جەنابیشت نابێ ڕابکەی خۆ نایەن بڵێ وەڵا بابە مۆر ها بە ناوچەوانێ و ساڵح حەبانەی کوژین پێش کابرای تاڵح تۆ ئەکوژرێی بوومە لەرزە دێ ماڵەکەی من پێش ماڵی خەڵک ئەڕوخێ. أحلوا بأنفسهم عذاب الله. وأو كسانشي كوا دزبارجيري أو ظلما دزبارجيرو باراسني أو شوێنانن قسم بخوا لە ڕۆژی قیامەتا وەکو ئەوانوان. بۆیە عەزیزەکەم ئاگات لێ بێ ئێمەی موسڵمان ئەبێ بزانین عەمری کوڕی عاص ڕەزای خوای لێ بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم فەرموودەیەک نەقڵەکە ئەفەرمێ هیچ قەومێک ڕیبایان تیا زۆر نابێ ئیلا خوای گەورە تووشانی قات و قڕیانەکە. یعنی چی؟ یعنی نەبوونی. ئێستا سیر مەکە بڵێ وەڵای وا مۆسا وەڵا وانییە وەڵاهی کاکە ئیسا ئەمریکا زۆرترین فەقیری هەیە. ئەمریکا خەڵکی لە ناو حاوەیە ئەخەوێ لە کاتێکشا کۆشک و تەلار و دەوڵەمەنی زۆریشیان هەیە. ئێمە کێشەمان دەوڵەمەنەکە نییە، کێشەمان ئەو فەقیرەیە بە زوڵمی ڕیبا خواردن فەقیر کراوە. کێشەمان ئەوە نییە ئێستا کە ئاچیتە سلێمانی پڕە لە باڵەخانە هەولێر و دوهۆک. کێشەمان ئەوەیە هەزاران ماڵ هەیە نەوتی نییە ئیمشەو خۆی پێگەرمەوە بکە. إلا خوای گەورە تووشی قات و قڕیانەکە. ئێستش لەم وڵاتە سەتی خەڵکی ئەم وڵاتە 180 هاوارەکە ئاڵێ نیمە فریام کەون. ئەوە هۆکاری ئەوەیە ڕیبا بڵاو بۆ لە ناو هەر ملەتێکە. ئیلا خوای پەروەردگار تووشی قات و قڕیانەکە، تووشی بێبارانیانەکە، تووشی نەبوونیانەکە، تووشی کێشەی کۆمەڵایەتیانەکە. أحلوا بأنفسهم عذاب الله. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئەو ڕۆژەی کەوەها ئەو شەوڕەویەی کەوەها پێم گرا چوومە ئاسمانی دنیا بە قەومانێکا ڕەت ئەبووم معلوم جەنابتانە بیستوتانە ئەفەرمێ بە شوێنێکا ڕەت بووین دەریایەک لە خوێن تخوا سەیکەن ئەمە وەکو بە سەرهات باسەکەم. سبحان الله ئەم فەرموودە چەند شرینە. ئەفەرمێ دەریایەک لە خوێن زەلامێک مەلەی تیا ئەکرد مەلەی ئەکرد بە پشتە مەلا بە دەسە مەلا بە کەروێشکە مەلا ئەهاتە تەنیشت قەراق دەریاکە کابرایەک پڕ تەنیشتی بەرد بوو بەردێکی ئەتەپانە ناو دەمیەوە کابرا ئەچووە شوێنەکەی خۆی مەلەوانی ئەکرد دووبارە ئەهاتە وتم ئەی جیبریل ئەمە کێیە؟ فەرمووی ئەمە ئەو کەسانن کەوا ڕیبا ئەخۆن. جاسەی کە بزانە بۆچی دەریایەک لە خوێن بوو بۆ دەریایەک لە شیر نەبوو لەبەر ئەوەی خوێنی هەزاران کەس بە ڕیبا تەفلیش بووە. ئێوە ئەزانن خەڵک هەیە ژنەکەی بە دزی پیاوەکەیەوە ئاڵتوونەکەی بای دەفتەرێ بۆ ناردوێتی بۆ معاملەی ڕیبەوی ئیسە پیاوەکەی نازانێ. ئێستا خێزانەکەی ئەگرێ هاوار ئەکا ئەڵێ فریام کەون پارەی سەدەقەی هەرچیە بۆم بێنن غەڵەتم کرد با تەلاق نەدرێم 6 مناڵەکەم لە دەست نەدەم. بەڵێ ڕیبا خوێنی خەڵک ئەکاتە جام. بۆیە خوای پەروەردگاریش بەم شێوازە بە پێغەمبەری نیشان ئەدا صلی الله عليه وسلم لەناو بەحرێکی لە خوێن مەلەوانە ئەکا لەبەر ئەوەی لە دنیا خوێنی خەڵکی کردووەتە کاسەوە. هەزاران عایلەی تێکداوە، هەزاران ماڵی کاول کردووە، هەزاران خوشکی داماو کە بە 5 ساڵ کەوەنتەرێکیان بۆی کڕێ و کرداوەتە سەر جادە. ئەویش بە هۆکاری چی؟ بە هۆکاری ڕیباخۆرەکان، بە هۆکاری دەوڵەمەنە زگ دڕاوەکان، بە هۆکاری ئەوەی کەوەها خوای گەورە 50 دەفتەر و 60 دەفتەر و 100 دەفتەری داوە پێی تێر ناخوا ئاوا خوێنی خەڵکی ئەکاتە کاسە و لە ڕۆژی قیامەتە ئەوە هۆکارەکەیەتی.